هوڵۆدو پێشمەرگەمە سین چەپەرم بەرەڤۆنێ نۆفێتەمە لەو ڕۆدبێژ Ez vê amade bûyîm bû xwandina hûzanekê parîkariya mamostayê min mamosta Azad li vê re amade bûm ku hûzanê bixwînim. Ew ê ji hecîkirnê tijî û çil ezmanê min hatiye ew ê ji peyvê xûş ez bû kê bêjim vî derdê xûş. 46 قوتابخانه برهمت خوب پیشکشی پیشکا چالگان قوتابخانه کردن چه به نوید لیجنه که حال سنگاندن یا با وارتنا برهمن وان قوتابیان اتقنا هایی که دا 18 قوتابخانه های نشی گرتن 8 قوتابخانه سر قناها آماده 11 قوتابخانه سر قناها بنرتی یاراوان احمد آماده یا هست کم کل بیر آماده بیدن هزاران خودش سیفت بیرۆکەی ئەم فیستیڤاڵی قەڵەمە ئەوەیە کەوا مناڵان سێ مانگ ئیش لەگەڵیان کراوە تاوەکو بتوانین دەرەنجامەکەی بتوانێت مناڵ قەڵەم وەڵبگرێت لە هەموو ینی ئەوەی کە لە سیستەمی پەروەردەی وڵاتی ئێمە پەیڕەو دەکرێت مناڵان کاتێک کە 4 ساڵ یەنە باخچەکە ڕاستەوخۆ قەڵەمیان ئەیەنێ بەڵام ئێمە ئەم بیرۆکەیە لە زۆربەی وڵاتانی دنیای پەیڕەو ئەکرێتن ئەبێ هاوسەنگەیەک دروست بکەین لە بینی کاتێک کە مێشک ئاماژە ئەکا ماسوولکەوەری ئەگرێتن و دەرەنجامەکەی کە ئەو حەبرێ ئەچێتە سەر قەڵەم. ئامانجی ئەم پرۆژەیە بۆ بەهێزکردنی ماسوولکەکان بە ئامادەکردنی مناڵەکان بۆ وەرگرتنی قەڵەم و هەروەها بەرزکردنی ئاستی گەشەی مناڵ لە گەشەی 5 ڕستەی گەشەی مناڵکە یەکێکی گرنگترینەکانی گەشەی جەستەییە. هەچ کاتێک کە پیاس پێ بگە عادەتەن مانگی دا 25 نۆ تا مانگی دا پیاس پێگە من لەگەڵ پێگەیشتنی پیازە دەستەکەمەوە بەیشکردن هەموو ڕۆژانە لە ماڵەوە ساعات 7 دەرەچم تا 6 ئێوارە 5 جوری لە بازاڕم. خواستەکە زۆرە بەهۆی ئەوەی کە شتەکە سروشتی ئەسە زۆر خەڵک بڵێن بێزار بووە لە خواردنی گۆشت و ئەم شتە لە قوت و کراوانە بۆ ئەوەی زیاتر هەوڵەدەن بگەڕێنەوە سەر خواردنی سروشتی جارە یاخوا بەخێر. مادەی کە هانا شیرا کەلسیۆمە لەگەڵ ئەو مادەی هانا و فاسە تێکەڵەوێت شتێکی باش دێتێکی بێزەرە بەس لە ئەم حاڵەتەیە چون 4 نەفەر لەگەڵ یەک ژوورن یەکێکیان ئەمرێ یەکیان پێشی منیشی خاوێنش بێت پێشی سەوزە زەڵادن مەخۆن ئاوی بۆ خەڵکی غەریبێ ناشار هێنە مە خۆی نازانێت. هەستاوین بە ڕێخستنی سیمینارێک بۆ دەڤەرەکەمان ئەوش باس لە چۆنێتی ژەهراوی بوون و چارەسەرکردنی ئەو مادانێک کە مرۆڤ پێش ژەهراوی دەبێت چونکە ناوچەکەی ئێمە ناوچەیەکی شاخاویە و لە وەرزی بەهاردا زیاتر هاوڵاتیان ڕوو لە چیاکان دەکەن بۆ مەبەستی کەنگرهێنان و چەندی ئەشتمەک وە لە ماڵەوە زیاتر بۆ مادە پاکەرەوەکان مادەی ژەهراوی بەکاردێنن کە زیانیان بۆ تەندروستی مرۆڤەیە. ئەمڕۆ لە ناحیەکەمان کۆڕێ کراوەتەوە کە دەربارەی خواردن و مادە ژەهراویەکانە کە زۆر پێویستە لە ناوچەکەی ئێمەدا ئێمە زۆربەی کات بەتایبەت بۆ ئافرەتانی ماڵەوە کە زۆر پێویستە کە ماوە زۆر ساکنە سەلاجێ زۆر ساکنەکەن و لە دەرێ سەلاجدای منێ منداڵەکە
یا بە قەسێک خوازن بیمانە ژن بووە